لە ڕۆژی سنەدا کوردێک ئازادی حەیدەریان بە ئامانجی شکاندنی ڕیکۆردێکی جیهانی و نووسینی ناوی لە کتێبی گینسا لە لێدان لە بۆکس 28 کاتژمێر بەردەوام بوو و توانی ڕیکۆردەکەش بشکێنێت. عرض سلام و ئەدەب مەست لە خەمەت ئێوە بینەندەگەل کانال کورتسات. من حدوداً 2 ساڵە خەریکم تەمرینەکەم بۆ ئەم ڕێکۆردە وەها لە اختیار وەرزشکاری ئیسپانیاییە کە ڕێکۆردەکەی 27 ساعت و 15 دقیقەس هیوادارم بتوانین ئەم ڕێکۆردە بشکنین و ئەم خەڵاتی تەقدیم کەم بە تواو کورد. پاڵپشت و یارمەتیم مرەبیم بوو ئوستاد سەیبەهمەنی ڕەزەوی، خانەوادەم و مردمی ئوستان کوردستان. دارم کە بتوانم ڕێکۆردە بشکنم و داواکارمەوەسە کە مردمێ کورسان تەشریف بێرن لێرا من بتوانم ئەم ڕێکۆردە جێبەجێکەم. ظاهری یکی لبکود آگه گیره ام خوش پاره زحمت کنی شاید دوبار خانونی کورسانە لە شاری سنەی سەربەرزە نیشانماندا کە کورد هەمیشە هەست، پیاوەتی کورد هەمیشە هەست. ئازاد حەیدەریان یەکەم کوردێ کە لە گینس بوو دووەمی بار ڕێکۆردی